ئەمە دەشتی کەلاری کۆنە و کە بە سەرەتا و قۆناغی یەکەمی بنیادنانی قەزایی کەلار دادەنرێت. لەم ڕۆژەوە کەلار هەنگاوی نا بۆ شارێکی فراوان و بوون بە ناوەندی ئیدارەی گەرمیان لە قۆناغی ئەمڕۆدا. هەر بۆیە کەلاری کۆن بۆتە هێما و مێژوو بۆ ئەم شارە. دانیشتوانی کەلاری کۆن بە فستیڤاڵێک و لەژێر ناونیشانی بە ئاشتی و برایەتی ژیانی ڕابردووی خۆیان و باپیرانیان بەبیر هێنایەوە. سەرەتای فستیڤاڵەکەش بەکردنەوەی پێشەنگایەکی فۆتۆگرافی لەلایەن شاناز ئیبراهیم ئەحمەد لێپرسراوی ناوەندی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکرد. کەلاری کۆنێکێکە لە گۆڕەکانەی کە شاری کەلاری لەسەر بنیاد نراوە لەسەر ئاوادان بووەتەوە. دیارە دانیشتوانی کەلاری کۆن زۆر خەڵکی تایە لە هەموو عشیرەت و لە هەموو بنەماڵە ئەوانی تایە، بەڵام ئێمە کارێکمان نەکردووە لە میهرەجانەیە عشیرەت یا ناوهێنانی بنەماڵەیە ناوهێنانی عشیرەت بۆ ئەوەی خۆشەویستی لەسەر دروستمەکەمان ئیش بکەین کە ئاشتی و برایەتیە پێکەوە کارەکان بکەن، پێکەوە ژیان بەسەر بکەن، خۆشەویستی و تەبایی بەرفراوان بێت لەم فستیڤاڵە و تازە بکەنەوە، خۆشەویستی و برایەتەکە تازە بکەنەوە. لێرە دیمەنی ناوازە بەرچاوی میوانان دەکەوت. دیمەنەکانیش جگە لەوەی گوزارشت بوون لە ژیانی ڕابردووی دانیشتوانی کەلاری کۆن، هەروەهاش ڕەسەنایەتی میلەتی کوردی تێدا بەرجەستە کرابوو. شەکەی لەوایە ئەم کەلار کۆنە هەر لە دروست دامەزانی ئەم کەلارەوە عەشرەتە حەدیثیان نەبووە، هەر کەلار کۆن مەشهور بووە. ئێمە خۆم موالیدی 58 ساڵ تەمەنمە تقریبا لە 90 ئەزانی ئەمە 80 پەیا بووە. ئەنا هەر ژیانە هەر هەموو وەکو برا وەکو قەومی ڕێکوپێک لە هەموو ئیشەکە هاوکارێک بینە دەساوامان بووە. بەشێکی تری فستیڤاڵەکەش تەرخەن کرابوو بۆ نمایشکردنی بابەتە فۆلکلۆریەکان و نمایشکردنی وێنەکانی ڕابردوو. لەگەڵ ئەوەشدا غارغارێن بە ئەسپ و دەنگی هۆرەی جافی و هەڵپەڕکی و قسەی خۆش و شانۆگەری و شعر خوێندنەوە گۆڕەپانی فستیڤاڵەکەی تەنی بوو. ئەوەی جێی سەرنج بوو لەم فستیڤاڵەدا هاوڵاتیانی گەرمیان بێجیاوازی بەشداریان تێدا کردبوو، پێکەوە تا درەنگانێکی ئێوارە کاتەکانیان بە شێوازە کولتور و فۆلکلۆریەکانی نەتەوەکەمان بەسەر برد. سەرکەوت ئەحمەد، کەناڵی کورسات، کەلار.